ڕێکەوتی هەشتی خاکەلێوەی ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە بەرزایەکانی قەڵا زەنجیرەی قەڵخانی ناوچەی کرماشان لەگەڵ بەکرێ گیراوانی کۆمار ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن. لەم شەڕەدا هێزەکانی کۆمار ئیسلامی زەبرێکی کاریان لێکەوت و دەیان کەسیان لێکوژرا. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ جەماڵ بڵندی و هاوڕێ عارف ڕەوشەنی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ جەماڵ بڵندی ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ عارف ڕەوشەنی ڕێکەوتی نۆی خاکەلێوەی ساڵی 1358 هەتاوی هاوڕێیان جەمیل زەکەریایی، گوڵڕیز قوبادی، فایزە قوتبی، دکتور فەتحوڵڵا لوتفوڵڵا نژادیان، فەریدە زەکەریایی، ڕەعوف کەمانگەر، دکتور ئەسعەد وەزیری و ئیسماعیل عەلی پەنە و جەمیل سەجادی نۆ کادری کۆمەڵە لە کاتێکدا بۆ یارمەتی گەیاندن بۆ خەڵکی تورکەمەن سەحرا بەرەو ئەو شوێنەوە بەڕێوە بوون بەهۆی ڕووداوی ماشێن گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ گوڵڕیز قوبادی ساڵی 1330 تاوی لە بنەماڵەیەکی فەرهەنگی شاری سنە لەدایک بوو. ساڵی 1352 تاوی دەستی دایە کاری سیاسی. هاوڕێ گوڵڕیز ڕوخسارێکی ناسراوی ژنانی شۆڕژگێڕی ناوشاری سنە و هەڵسوڕاوێکی شۆڕژگێڕی کۆمەڵە بوو. پاش تەواوکردنی دەورەی دانیشتسەرای لە ئاوایەکانی مەریوان و سنە دەستی دایە کاری موعەلمی. هاوڕێ ئیسماعیل عەلی پەنە ساڵی 1332 تاوی لە شاری سنە لەدایک بوو. شۆڕژگێڕێکی چەپ و سیمای خۆشەویستی ناو کۆڕ و کۆمەڵی شاری سنە بوو. پاش ڕۆخانی ڕژیمیشە پەیوەندی خۆی لەگەڵ کۆمەڵە پتە و قایمتر کرد و دەستی دایە هەڵسوڕانی سیاسی. هاوڕێ ئەسعەد وەزیری ناسراو بە دکتور ئەسعەد لە شاری سنە لەدایک بوو. لە زانسکای تەورێز لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو. پاش ڕۆخانی ڕژیمیشە هەر لەسەر ئەم ڕێبازە مایەوە و درێژەی بە هەڵسوڕانی خۆیدا. هاوڕێ ڕەعوف کەمانگەر لە شاری سنە لەدایک بوو. بۆ زۆرێک لە کرێکاران و زەحمەتکێشانی ناوچەی سنە بەتایبەت بەشەکانی ساراڵ و ژاوەرۆ و کەڵاتەرزان ناوێکی ئاشنا و خۆشەویستە. هاوڕێ ڕەعوف کادرێکی لێهاتووی کۆمەڵە بوو. هاوڕێ فەتحوڵڵا لوتفوڵڵا نژادیان ناسراو بە دکتور فەتێ ساڵی 1329 هەتاوی لەدایک بوو. بڕوانامەی لیسانسی لە زانستگای تەورێز وەرگرت و هەر لەوێ لەگەڵ سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایەتی پەیدا کرد. هاوڕێ جەمیل زەکەریایی لە شاری سنە لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری سنە وەرگرت و هەر لە دەورەی دەبیرستانەوە لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو. هاوڕێ فەریدە زەکەریایی ساڵی 1336 تاوی لە شاری سنە لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی هەر لەو شارە وەرگرت و بەهۆی فەزای سیاسی بنەماڵەکەیان لەگەڵ کۆمەڵە و سیاسەتەکانی ئاشنا بوو.
هاوڕێ فایزە قوتبی ساڵی 1336 یەتاوی لە شاری سنا لەدایک بوو. پاش وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم لە ئاوایەکانی دەوروبەری شاری سەقز بوو بە سپای بێهداشت و لەو ناوچەیەدا دەستی دایە خزمەت بە خەڵک. هەر بۆیە زۆر زوو بوو بە سیمای خۆشەویستی ناو خەڵک و پاش ڕاپەڕینی ساڵی 1357 یەتاوی پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرت. هاوڕێ جەمیل سەدزادی ساڵی 1321 یەتاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1357 یەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ڕێکەوتی نۆی خاکەلێوەی ساڵی 1360 هەتاوی لە کاتی هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر ئاوایی چۆڕ سەر بە ناوچەی مەریوان هاوڕێ سەید ئەحمەد عەبدی هەڵسوڕاوی تەشکیلاتی کۆمەڵاو جیاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەحمەد عەبدی لە ئاوایی چۆڕ سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 یەتاوی پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرت. ڕێکەوتی نۆی خاکەلێوەی ساڵی 1373 هەتاوی هاوڕێ ڕەشاد کەریمی ناسراو بە ئازاد لە کاتی ئەنجامدانی مەعموریەتێکی تەشکیلاتی لە شاری سلێمانی کەوتە بەر پەلاماری چەند تێرۆریستی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی و جیاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ڕەشاد کەریمی ناسراو بە ئازاد لە شاری مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕین لەگەڵ کۆمەڵە و سیاسەتەکانی ئاشنایەتی پەیدا کرد. ساڵی 1361 یەتاوی بەهۆی پەیوەندی لەگەڵ کۆمەڵە بۆ ماوەی 2 ساڵ تەبعید کرا. ڕێکەوتی 11 خاکەلێوەی ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی سیوێکی بۆکان لە ئاوایی کولتەپەی قورمیش سەر بە ناوچەی بۆکان لەلایەن هێزێکی یەکجار زۆری کۆماری ئیسلامیەوە گەمارۆدران. پێشمەرگەکانی کۆمەڵە لە شەڕێکی سەخت و دەستەویەخەدا توانیان ئەم گەمارۆیە تێک بشکێن و زەبرێکی قورسیان لێ بدەن. لەم شەڕەدا دەیان کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران و لە کۆتایی ئەم شەڕەدا هێزەکانی کۆماری ئیسلامی بە تۆپ و خۆمپارە شاخی چل ئەسحابە کە شوێنی پێشمەرگەکانی کۆمەڵە بوو خستیانە ژێر ئاگری خۆیان کە لە جەریانی ئەم خۆمپارە بارانەدا هاوڕێ عوسمان فەلاح پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە جیاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عوسمان فەلاح ساڵی 1345 یەتاوی لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی ئاوایی قەیلەسون سەر بە ناوچەی سەقز لەدایک بوو. ساڵی 1361 یەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە دەیان شەڕ و عەمەلیاتی ناوچەکەدا چالاکانە بەشداری کرد. ڕێکەوتی 11 خاکەلێوەی ساڵی 1364 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە بەشی جنوب 13 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ محەممەد شەریف ڕەزایی، هاوڕێ داود قادری، هاوڕێ ئەیوب مەحمودی، هاوڕێ عەباس ڕەزایی،
هاوڕێ ئیبراهیم کەمانگەر، هاوڕێ نەبی مرادی، هاوڕێ ئیبراهیم وەیسی، هاوڕێ ئازیتا شەریفی، هاوڕێ ئەشرەف پەناهەندە، هاوڕێ ناسکێ فەتحی، هاوڕێ خەلیل یوسفی، هاوڕێ ناسر سەفەری و هاوڕێ فەرزاد ڕەفیعی گیاونی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ محەممەد شەریف ڕەزایی ناسراو بە فواد قەرەیان ساڵی 1345 یەتاوی لە ئاوایی قەرەیان سەر بە ناوچەی سناو لەدایک بوو. ساڵی 1360 یەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە پەلی شەید حەمید سازماندرا. هاوڕێ عەباس ڕەزایی ناسراو بە عەباسی زەفەراوە ساڵی 1340 یەتاوی لە ئاوایی زەفەراوە سەر بە ناوچەی دیواندەرا و لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری دیواندەرە وەرگرت و پاش ڕاپەڕینی ساڵی 1357 یەتاوی بۆ ماوەیەک لەلایەن بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی دەستگیر کرا و پاش ئازادبوونی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەباس بەرەندامی کۆمەڵە و بەرپرسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ ئازیتا شەریفی ساڵی 1345 یەتاوی لە شاری سناو لەدایک بوو. پاییزی ساڵی 1362 یەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و پاشان وەک پزیشکیاری گوردان سازماندرا. هاوڕێ ئەیوب مەحموودی ساڵی 1342 یەتاوی لە ئاوایی خواشت سەر بە ناوچەی ژاوەرەوەی سناو لەدایک بوو. ساڵی 1361 یەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ ئەیوب فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ نەبی مرادی ناسراو بە نەبیستار ساڵی 1343 یەتاوی لە شاری دیواندەرا و لەدایک بوو. ساڵی 1360 یەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ نەبی ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ ناسر سەفەری ناسراو بە ناسری ڕەشیداوە لە ئاوایی ڕەشیاوە سەر بە ناوچەی دیواندەرا و لەدایک بوو. ساڵی 1362 یەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لەدەیان شەڕ و عەمەلیاتی ناوچەکەدا و چالاکانە بەشداری کرد. هاوڕێ ئیبراهیم کەمانگەر لە ئاوایی بزوەش سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1359 یەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بە چاپ و پەخشی نەشریاتی کۆمەڵە دەستی دایە چالاکی. هاوڕێ ئیبراهیم ئەندامی کۆمەڵە و بەرپرسی سیاسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ ئیبراهیم وەیسی لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی ئاوایی شاڵی شەل سەر بە ناوچەی دیواندەرا و لەدایک بوو. ساڵی 1363 یەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەشرەف پەناهەندە لە ئاوایی چێلگە سەر بە ناوچەی دیواندەرا و لەدایک بوو. تا دەورەی ڕاهنمایی دەرسی خوێند و ساڵی 1362 یەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. لە چەندین شەڕ و عەمەلیاتی پێشمەرگەکانی کۆمەڵە بەشداری کرد. هاوڕێ خەلیل یوسفی ناسراو بە سەمەد لە شاری تکاب لەدایک بوو. هاوڕێ فەرزاد ڕەفیعی لە شاری سناو لەدایک بوو.
هاوڕێ ناسکێ فەتحی ناسراو بە گوڵاڵە لە ئاوایی گومەد سەر بە ناوچەی بیجار لەدایک بوو. ساڵی 1362 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ داود قادری ڕێکەوتی 11 خاکەلێوەی ساڵی 1364 هەتاوی لە جەریانی شەڕێکی ناوخۆیی لە ئاوایی ساڵوکی ژوور و سەر بە ناوچەی بانە پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عەزیز ئیلاهی جیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەزیز ئیلاهی ساڵی 1339 تاوی لە شاری نۆتشە سەر بە ناوچەی هەورامان لەدایک بوو. ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ڕێکەوتی 12 خاکەلێوەی ساڵی 1365 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە بۆ بەڕێوەبرنی ئەمەلیاتێک چوونە ناو شاری سنە و لەگەڵی هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕ و پێکدادان هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ سەعید ئەحمەدی ناسراو بە سەعید باینچۆ جیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سەعید ئەحمەدی ناسراو بە سەعید باینچۆ ڕێکەوتی 12 خاکەلێوەی ساڵی 1367 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشی هەواییان کردە سەر مەقەڕی ناوەندی کۆمەڵە لە بۆتێ لە کوردستانی عێراق و لەم هێرشەدا 4 کادر و ئەندامی کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ حەمید یەسرەبی، هاوڕێ ئەمیر فەڕەژگەر، هاوڕێ عەزیز ئەسکەندەری و هاوڕێ بێهزاد فەدەوی جیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ حەمید یەسرەبی ناسراو بە ڕەزا ساڵی 1337 تاوی لە شاری سنا لەدایک بوو. پاش وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم لە زانستگای ورمێ وەرگیرا و لە زانکۆ لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو. ساڵی 1360 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ حەمید بەرپرسی تەدارکاتی مەقەڕی ناوەندی کۆمەڵە و ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ ئەمیر فەڕەژگەر ناسراو بە ڕەحمان ساڵی 1340 تاوی لە شاری مەریوان لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1359 تاوی دەستگیر کرا و پاش ئازادبوونی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەمیر ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ بێهزاد فەدەوی ساڵی 1342 تاوی لە شاری سناو لەدایک بوو. پاش ڕاپەڕین لەلایەن ڕژیمەوە دەستگیر کرا و پاش ئازادبوونی لە زیندان ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ بێهزاد ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ عەزیز ئەسکەندەری ناسراو بە خەنجەر ساڵی 1342 تاوی لە ئاوایی ویشکەوڵ سەر بە ناوچەی چەمشاری سنا لەدایک بوو. پاش شۆڕشی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە جەمعیەتی دیفاع لە ئازادی و ئینقلابی شاری سنەوە گرت و ساڵی 1358 تاوی
هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەزیز لە دەیان شەڕ و عەمەلیاتدا وەک فەرماندەی دەستە بەشداری کرد. هاوڕێ عەزیز ئەندامی کۆمەڵە و بەرپرسی پەدافەندی هەوایی مەقەڕی ناوەندی کۆمەڵەی لە ئەستۆ بوو. ڕێکەوتی 12 خاکەلێوەی ساڵی 1392 هەتاوی. هاوڕێ عەتا محەممەد نژاد ناسراو بە عەتای دیواندەرە پێشمەرگەی دێرینی کۆمەڵە بەهۆی نەخۆشی دڵ لە دەرەوەی وڵات لە ئاڵمان ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ عەتا محەممەد نژاد ساڵی 1342 تاوی لە ئاوایی ماسیێری خۆرخڕەی نێوان دیواندەرە و سەقز لەدایک بوو. ساڵی 1360 تا 1362 تاوی تەشکیلاتی کۆمەڵە بووە و لە ساڵەکانی 1362 تاوی تا ساڵی 1365 تاوی پێشمەرگەی کۆمەڵە بووە لە گوردانی کاوە. دواتر هاوڕێ عەتا چووە بۆ وڵاتی ئاڵمان. ڕێکەوتی 13 خاکەلێوەی ساڵی 1359 هەتاوی. هاوڕێ عەبدوڵڵا مەولەوی کادر و ئەندامی لێهاتووی کۆمەڵە لە کاتی چەککردنی کۆمەڵێک ڕێگر و چەتە لە ئاوایی گۆڕیچە سەر بە ناوچەی مەریوان جاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەبدوڵڵا مەولەوی ساڵی 1332 تاوی لە شاری باناو لەدایک بوو. لە دەورەی دەبیرستاندا دەستیدایە خەباتی سیاسی و لە ساڵی 1352 تاوی بەهۆی هەڵسوڕانی سیاسی لەلایەن ساواک دەستگیر کرا و بۆ ماوەی 3 ساڵ کەوتە زیندانی ڕژیمی پاشایەتی و پاش ئازادبوونی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1358 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە. هاوڕێ عەبدوڵڵا یەکێک لە خۆشەویستترین و دڵسۆزترین هاوڕێیانی کۆمەڵە لە ناو خەڵکی ناوچەی بانە و دەوروبەری بوو. ڕێکەوتی 13 خاکەلێوەی ساڵی 1362 هەتاوی. هێزەکانی کۆماری ئیسلامی لە چەندین لاوە هێرشێکی بربڵاویان کردە سەر ئاوایەکانی تازە قەڵاو کانی تۆمار و خوراسانە سەر بە ناوچەی بۆکان. پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی سیوێکی بۆکان و هێزی پێشڕە و قارەمانانە بەرەنگاری ئەم هێرشە بوونەوە و لە چەندین شوێندا شکستیان بە هێزەکانی ڕژیم هێنا. لە کاتێکدا هێزەکانی ڕژیم بە تۆپخانە و چەکی قورز ئاوایەکان و موچە و مەزرای خەڵکیان دابووە بەر ڕەهێڵەی ئاگر، پێشمەرگەکانی کۆمەڵە و زەحمەتکێشانی ناوچەکە پێشڕەویان کردە سەر سەنگەری هێزەکانی ڕژیم و زەبرێکی قورسیان پێگەیاندن. لە جەریانی ئەم شەڕەدا لە ئاوایی خوراسانە 6 ئەستێرەی گەشاوەی ئاسمانی چەوساوەکان جیانی ئازیزیان بەخت کرد کە بریتین لە هاوڕێیان عەلی میرزایی، ئیرەج بهێشتی زاد، ئیبراهیم عەبدولقادری، یوسف ئلیاسوەند، سەعید گەوهەری و عەلی ئەمینپور. هاوڕێ عەلی ئەمینپور ساڵی 1340 تاوی لە ئاوایی وەتەمیش سەر بە ناوچەی مەهاباد لەدایک بوو. ساڵی 1361 تاوی پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرت و بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ سەعید گەوهەری ساڵی 1333 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو.
بە دوای تەواوکردنی دەورانی ڕاهنمایی وەک مەعەلیم لە ئاوایەکانی ناوچەی ڕەوانسەر و مەهاباد دەستی کرد بە وانەوتنەوە. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرت و بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ سەعید بەرپرسی سیاسی و نیزامی پەل و یەکێک لە ئەندامانی هەڵسوڕاوی کۆمەڵە بوو. هاوڕێ ئیرەج بەهێشتی زادە ساڵی 1342 تاوی لە شاری سناو لەدایک بوو. ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و وەک هەڵسوڕاوێکی نەهێنی درێژەی بە چالاکی سیاسیدا. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە دەیان شەڕ و عەمەلیاتدا چالاکانە بەشداری کرد. هاوڕێ عەلی میرزایی ساڵی 1342 تاوی لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی شاری سەقز لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و درێژەی بە هەڵسوڕانی سیاسیدا. ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئیبراهیم عەبدولقادری ساڵی 1342 تاوی لە ئاوایی ناچیت سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ یوسف ئەلیاسوەند ساڵی 1342 تاوی لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی ئاوایی مەحموود جەغ سەر بە ناوچەی سایان قەڵاو لەدایک بوو. ساڵی 1357 تاوی هاتە ناو خەباتی سیاسیەوە. ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی سێزدەی خاکەلێوەی ساڵی 1364 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە نیزیگ ئاوایی کەنداڵ سەر بە ناوچەی بانە حەوت پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ حوسەین حەمەڕاش، هاوڕێ شکرۆڵڵا شەریعەتی، هاوڕێ ڕێبوار ئەحمەدی، هاوڕێ حەبیبوڵڵا منتەزری، هاوڕێ حەفسا محەممەدپور، هاوڕێ سەعد خوسرەوی و هاوڕێ نادر ساعد پەناو جیاونی ئازیزیان لە پێناو دیفاع لە ئامانجە بەرزەکانی کۆمەڵە بەخت کرد. هاوڕێ شکرۆڵڵا شەریعەتی ناسرا و بە شۆکێ سنەی ساڵی 1345 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1360 تاوی پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرت و بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ شکرۆڵڵا ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ حەفسا محەممەدپور ناسراو بە گەلاوێژ ساڵی 1341 تاوی لە شاری سەردەشت لەدایک بوو. بە دوای ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی ئێران و هەڵگرسانی شۆڕشی خەڵکی کوردستان پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و وەک ژنێکی تێکۆشەر دەستی دایە کار و چالاکی. بەهاری ساڵی 1362 تاوی هاتە نێو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ حەفسا ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ حوسەین حەمەڕاش ناسراو بە جەلیل سیسێر ساڵی 1338 تاوی لە ئاوایی سیسێر سەر بە ناوچەی سەردەشت لەدایک بوو. دوای ڕاپەڕین
لەگەڵ کۆمەڵە و سیاسەتەکانی ئاشنا بوو لە پەیوەند لەگەڵ جەمعیەتی دیفاع لە مافی گەلی کورد هەڵسوڕانی خۆی درێژە پێدا. هاوڕێ حوسێن یەکێک لە هەڵسوڕاوترین کەسانی پێکێنەری یەکێتی جوتیارانی ناوچەی سەردەش بوو. ساڵی 1358 تاوی بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ حوسێن ئەندامی کۆمەڵە و بەرپرسی نیزامی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ سعد خوسرەوی ناسراو بە مەنسوور ساڵی 1340 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری مەهاباد وەرگرت و ماوەیەک بوو بە معەلیم لە ئاوایەکانی دەوروبەر. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و بەرپرسی تەدارکاتی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ نادر ساعد پەنا ساڵی 1343 تاوی لە شاری سنا لەدایک بوو. زستانی ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی ئارێز سازماندرا. هاوڕێ نادر لە دەیان شەڕ و عەمەلیاتدا چالاکانە بەشداری کرد. هاوڕێ ڕێبوار ئەحمەدی لە ئاوایی پیاوێن لە ناوچەی باناوە لەدایک بوو. ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. دوای 6 ساڵ کاری نەهێنی ساڵی 1363 تاوی ڕووی کردە پێشمەرگایەتی و ئەرکی پەیکی هێزی پێشمەرگەی پێسپێردرا. هاوڕێ حەبیبوڵڵا مونتەزری ناسراو بە محەممەد پزیشکی. ڕێکەوتی سێزدەی خاکەلێوەی ساڵی 1365 هەتاوی. هاوڕێ ڕەحمەت پاڵەوانی لە کاتی بەڕێوەبرنی مەعموریەتێکی تەشکیلاتی بەهۆی تەقینەوەی مین لە نیزیک ئۆردوگای مالومە و جیهانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ڕەحمەت پاڵەوانی ساڵی 1335 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1357 تاوی هاتە نێو جەرگەی خەباتی سیاسیەوە. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرت. هاوڕێ ڕەحمەت ئەندامی کۆمەڵە و بەرپرسی تەدارکاتی گوردان بوو. ڕێکەوتی چاردەی خاکەلێوەی ساڵی 1376 هەتاوی. هاوڕێ ڕەحمان تەرەغا پێشمەرگەی دێرینی کۆمەڵە لە نەخۆشخانەی شاری سەقز ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ ڕەحمان تەرەغا ساڵی 1341 تاوی لە ئاوایی باخچە سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری بۆکان وەرگرت و پاژڕاپەڕینی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. پاشان لە ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و تا ساڵی 1364 تاوی درێژەی بە چالاکی سیاسی و پێشمەرگانەیدا و لە زۆر شەڕ و عەمەلیاتدا گەلێک حەماسەی خوڵقاند و بەرپرسی مەخابراتی ناوچەی مەهاباد بوو. لە سەرەتای دەیەی هەفتەی هەتاوی لە شاری بۆکان دەستی دایە کاری ئەدەبی و فەرهەنگی لەم بوارەشدا چالاکانە هەڵسوڕا. ئاواتە خنکاوەکان دیوانە شێعرێکە کە لە هاوڕێ ڕەحمان بەجێ ماوە.
ڕێکەوتی چاردەی خاکەلێوەی ساڵی 1370 هەتاوی پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد عەلی مورادی بەهۆی نەخۆشی سەرەتان ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ محەممەد عەلی مورادی ساڵی 1339 تاوی لە ئاوایی کڵاوکەوە سەر بە ناوچەی ڕەوانسەر لەدایک بوو. دەورانی سەرەتایی لە ئاوایەکەی خۆیان تەواو کرد و بۆ درێژەدان بە خوێندن چووە شاری ڕەوانسەر و لە مەدرسەیەکی شەبانە ڕۆزی درێژەی بە خوێندندا. ساڵی 1357 تاوی لەگەڵ سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵە ئاشنایەتی پەیدا کرد و ساڵی 1359 تاوی پەیوەست بوو بە تەشکیلاتی کۆمەڵە و ساڵی 1362 تاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی داڵاهۆ سازماندرا. بە بڕیاری تەشکیلات لە مانگی گەلاوێژی ساڵی 1363 تاوی نێردرایە شار و دەستی دایە چالاکی نەهێنی. هاوڕێ محەممەد عەلی چەند جار لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامیەوە دەستگیر کرا، بەڵام جاری ئاخر ساڵی 1364 تاوی دەستگیر کراوە و لە زیندانی دزڵ ئابادی کرماشان کەوتە بەر ئەشکەنجەی سەخت و دژە ئینسانیانەی جەلادانی کۆماری ئیسلامی و هەر بەهۆی ئەم ئەشکەنجانەوە هاوڕێ محەممەد عەلی تووشی نەخۆشی گوێچکە دەبێت و بەهۆی کەم تەرخەمی بەرپرسانی زیندان ڕۆژ لەگەڵ ڕۆژ نەخۆشیەکەی پەرەی دەسێنێ. هاوڕێ محەممەد عەلی دوای 8 ساڵ ساڵی 1372 تاوی لە زیندان ئازاد کرا.